دوایەوەی لە مانگی ڕابردوو هەناردەی نەوتی کەرکووک بۆ ئێران ڕاگیرا بڕیار بوو لە هەفتەی ڕابردوو جارێکی تر هەناردەی ئەو نەوتە لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە دەست پێ بکاتەوە. ئەمەش دوای بڵاوبوونەوەی دەنگۆی ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا سەبارەت بە هەناردەکردنی نەوتی کەرکووک. سەرۆکی لیژنەی نەوت و وزە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاشکرای کرد بڕیار بوو هەفتەی ڕابردوو نەوتی کەرکووک هەناردە بکرێتەوە، بەڵام بە هۆکارێکی نادیار بڕیارەکە ڕاگیراوە. دو 16 ئۆکتۆبر بۆ ماوەیەک لە ڕێگەی تەنکەرەوە ڕۆژانە 15,000 هەتا چۆ جاری وایە 25 هزار نێرای دەرەوە بۆ ئێران بۆ مەسواکانی ئێرانە جەران بەزەوەش 2 هەفتا بێەوەش پێچ کەوتووە ڕاوەستاوە. وعدوایە تەنها دەرچە ئەوەی کە ئێستا حکوومەتی عێراقی بەدەستێمەوە بۆرەکانی هەرێمی کوردستانە. دەنگ و باسی بەڵاو بۆەوە کە لە ڕێگەی بۆرەکانی هەرێمی کوردستان پێی اتفاقێک لە بینی هەرێم و بەغدایە کراوە لەوێ بڕۆ، بەڵامەوە کاتێکیش بەسەر چوو کە ئەو هەناردنکەرە تا ئێستا نەکراوە. ئەو پێی و دەنگویانەی کە هەبووی وایە هەفتەی ڕابردوو نەوت لە کەرکووکەوە هەناردە بکرێت بۆ مینای جیهان و پارەکەشی سۆمۆ پارەکەی وەرگریان نەوتەکە بە بازارکردنی لەلایەن شەریکەی سۆمەوە بێ، بەڵام تا ئێستا ئەوەش ڕووی نەداوە. بەڵام گوایە ئامادەکاری کراوە بۆ کارە بۆ دەستی پێ نەکردەوە تا ئێستا نەزاندرا. لە ئێستادا بیرێنەوتەکانی کەرکووک زیاتر لە 300,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بۆ پاڵاوگەکانی بازیان و بێجی و قودس بەرهەم دەێنن. لە ئەگەری زیادبوونی ئەم ڕێژەیە بۆ پاڵاوگەکان بەشی هێناردەی نەوتی شارەکە دادەبەزێت بۆ کەمتر لە 300,000 بەرمیل لە ڕۆژێکدا. پارێزگاری کەرکووک بە وەکالەت و ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش بێئاگایی خۆیان لە هەر ڕێکەوتنێک دەربڕی کە لە نێوان هەرێم و حکوومەتی عێراق بۆ هەناردەکردنی نەوتی کەرکووک لە ڕێگەی بۆری هەرێمی کوردستانەوە ئەنجام درابێت. ئەو پرسە پرسێکی ئیتیحادیە و ئێمە نە ئاگامان لە ڕێکەوتن هەیە و نە بەشداریشین لە کۆبوونەوەکانی تایبەت بە پرسی نەوت. نحن اليوم حدودنا في كمجلس محافظة لا يوجد لدينا علم. ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاگادار نین لە هیچ ڕێکەوتنێکی نێوان بەغداد و کەرکووک سەبارەت بە هەناردەی نەوتی شارەکە، بەڵام ئاگاداری هەندێک ڕێکەوتنی ئاسایی هەین سەبارەت بە هەندێک پرسی کەرکووک جگە لە نەوت. بۆیە تەمەنا دەکەین ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕۆڵی خۆی هەبێت لە پرسە گرنگەکانی تایبەت بە شارەکە. يكون له المجلس له دور في كل قضايا كركوك. لە ساڵی 2013 حکوومەتی هەرێمی کوردستان دەستیگرت بە سەر بیرەنەوتەکانی ئاڤانە و بای حەسەندا و ڕۆژانە نزیکەی 400,000 بەرمیل نەوتی لە ڕێگەی بەندەری جیهانەوە هەناردە دەکرد. بەڵام لە دوای 16 ئۆکتۆبرەوە هەناردەکردنی نەوتی کەرکووک لە ڕێگەی بۆری نەوتی هەرێمەوە ڕاوەستاوە و ڕۆژانە بەدەیان ملیۆن دۆلار زیان بە ئابووری عێراق دەگەیەنێ. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.